بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله. أما بعد، خۆشەویستان و ئازیزان، پێم خۆش بوو لەم کورتە باسە و لەم ڕۆژگارە کە خەڵک لە ترسی کۆڕۆنا و لەبەر کۆڕۆنا خەڵکی هەمووی لە ماڵەوەتە و جێ دڵخۆشیە کە سپاس بۆ خی گەورە کە خەڵکی بەگشتی دەرناچنە دەرەوە لەبەرەوەی تووشی ئەو نەخۆشیە نەبن. هەڵبەتە ئەو نەخۆشیە کە بڵاو بووەتەوە خەڵکێکی زۆری مەنع کردووە لە ڕزق و ڕۆزی. خەڵکێکی زۆر هەژارە و کەم دەرامەتە و فەقیرە و نەبووە بەڕاستی. ئەگەر ڕۆژێ ئیش نەکات بەڕاستی نیەتی بێخوا. چەندەها کرێکار و عەمەلە و خاوەنی دوکانە، بەڵام ئەگەر ڕۆژێ ئیش نەکات بەڕاستی پێوەی دیارە. بۆیە پێم باش بوو لەم کورتە باسە هەندێ باسی ڕزق و ڕۆزی بکەین. ڕاستە خەڵکی ماوەیە کە ئیش ناکەن و کار و کەسابەتیان نەکردووە و حەقی خۆیان نیشە. زەنگینەکان و تاجرەکان و پارەدارەکان ئاوڕێکیان لێ بدەنەوە. بەڕاستی ئەم ڕۆژە ڕۆژی ئەو کەسانەیە کەوا پارەیان هەیە و پارەدارن ئاوڕێک لە فەقیر و هەژارەکان بدەنەوە. ئەمڕۆ ئەگەر ئێوەی تاجر و بازرگان هەڵوێستان نەبێ بەرامبەر بە هەژار و فەقیرەکان، ڕۆژانێکی تر فەقیر و هەژار پێویستیان بە ئێوە نییە. لە کاتی تەنگانە و سەخڵەتیە ئێوە نێن بە دەنگیانەوە، بەڕاستی خوای پەروەردگار محاسەبەت ئەکا لەسەر ئەو پارەی کەوا پێتی بەخشیوە.